بەیانیتان باش بەیانێکی جوان بۆیەوە بۆ هەموو بینەرانی کورسات دیارە لە ڕێگەی پرۆگرامی ڕۆژی کنیەوە ئێمە ئەمڕۆ زانیاری لەسەر شەشەمین کۆنفرانسی زانستی نێودەوڵەتی دەخێنە ڕووکە تایبەتە بە کورد و کوردستان لە سەرچاوە و بەڵگەنامە نێودەوڵەتیەکاندا یا بڵێن بیانیەکاندا کە لێرە زانکۆی هەڵەبجە خولی دۆمی ئەم کۆنفرانسە نێودەوڵەتیە بەڕێوە دەباتوە بە وردی لە ڕێگای کۆمەڵێک پانیێڵەوە لە ڕێگای کۆمەڵێک توێژەر و توێژینەوەەوە تیشک دەخاتە سەر ئەو بەڵگەنامانەی کە لەسەر کورد و کوردستان نووسراوە دیارە بڕیار وایە چالاکیەکانی ئەم کۆنفرانسە لە سەعات دەی ئەمڕۆوە دەست پێ بکات و بۆ ماوەی 2 ڕۆژ بەردەوام بێت کۆمەڵێک دانیشتنی چڕوپڕە کۆمەڵێک بەڵگەی نوێ دەخرێتە ڕوو کە ڕەنگە لە لای بینەری کورد لە لای خوێنەری کورد ئەم بەڵگانە تا ئێستا بەڵگەیەکی نامۆ بن دکتۆر کەروانم لەگەڵایمە لە زاری خۆیانەوە وەکو زانکۆی هەڵەبجە دکتۆر پێم بڵێ لە چوارچەوەی کۆنفرانسەکەدا ئەتانوێت چی بخەنە ڕوو چەند پانێڵ لە ماوەی ئەم 2 ڕۆژەدا پێشکەش دەکرێت وە بەگشتی چەند توێژینەوە دەخرێت ڕوو وڵێ سوپاس بۆم دەرفەتە تەبان ئەمە خولی دووەمی کۆنفرانسەکەیە 2 ساڵەمەوە پێش هەمان کۆنفرانس لێرە بەڕێوە چوو خولی یەکەمی بوو ئێستا خولی دووەمە کۆنفرانسەکە بە بەشداری 26 توێژینەوە بەڕێوە چێ لە ماوەی 5 پانێڵی سەرەکی 4 پانێڵیان ناو کەمپەسی زانکۆوە کرێ و پانێڵێکیشان لێرە لە هۆڵی مستەفا زەڵمی بەڕێوە چێ ئەو توێژینەوانی کە بۆ ئێمەوە هاتووە لە وڵاتەکانی ئێران و تورکیا و هەروە بە بەشداری نوێنەران لە پۆڵەندا و لە ئەڵمانیا ومانەوە بەشداریان کردو و کۆنفرانسەکە کۆنفرانسێکی نێودەوڵەتیە ئەوەی کە لە وڵاتانی ئەوروپا بەشداریان کردووە توێژەرەکان کوردنی یا بیانی هەندێکیان بیانین و هەندێکیشیان کوردن بە تایبەتی ئەوانەی تورکیا کوردی تورکیان و هەندێکیشمان هەیە کە ئێرانین فارسن بەشێکیان ئەو بەڵگەنامانەی کە لە خرێتە ڕووەکو جەنابتان لە لیژنەی کۆنفرانسە پێشتر ئەبێت توێژینەوەکانتان دیبێت تا چەندێک شتی ناوازەی تێدایەوە باز لە دەوڵەمەنی کورد و کوردستان دەکات و تا چەندێک ئەو بەڵگەنامانەی کە ئەمڕۆ دەخرێتە ڕوو سەرچاوەی بەهێز و کاریگەرن بۆ دەوڵەمەندکردنی مێژووی گەلی کورد طبعاً یەکێک لە دەرکەوتنی ئێمە وەک گەلی کورد لە مێژووە بریتە لەو بەڵگەنامە و ئەرشیفانەی کە وڵاتانی تر لەسەر ئێمە هەیەیان بووە ئەمە هەوڵێکی نوێ هەوڵێکی ناوازەیە بۆ دووبارە دەرخستنەوەی ئەمانە بۆ خستنە قاڵبێکی ئەکادیمی هەموو ئەو بەڵگەنامانە طبعاً سەرجەم ئەوەی کە لێرە عەرزەکرێ هەمووی نوێیە و هەم بە توێژینەوەکان و بە هەم بە پانێڵەکان و هەروە تەنانەت ئەوانەی کە کینۆسپیکەرەکانیش باسیەکەن ئێمە بەدەر لە توێژینەوەکان عەرزی چەند وێنەیەکمانەیە کە بۆ یەکەمین جارە دەرەخرێنەمانە واتە هەموو ئەوەی کە لێرە پێشکەشەکرێت توێژینەوەکان پێشتر بڵاو نەبوونەتەوە و بەڵگەنامەکانیش پێشتر زۆرینەی زۆریان نەبینراون واتە هەمویان تازن ئەمانە هەمووی بەرهەمی ئەو گەڕیدە و ڕۆژهەڵات ناسانن کە هاتوونەتە ئێرە یاخود توێژینەوەی مەیدانی چەند ساڵی مەسەنەن بۆ نمونە نووسەرێکی بیانیە و خۆی لە ئەوروپاوە کاری لەسەر کرد یاخود ئەمانە کاری گەڕیدەکە و ڕۆژهەڵات ناسان بووبوون لێرە کاریان لەسەر مێژووی گەلی کورد کردبێت و ئێوە بە خەمێکی گەورەوە لەم پرسەتان ڕوانی بێت هاتبن هەموویتان کۆکردبێتەوە جارێکتر ئەم پرسێ دەخەنە بەردیدی نەوەی نوێ طبعاً جۆرا جۆرن بەشێکیان بەڵگەنامەی فەرمی حکووماتی بۆ نمونە ئەڵمانی یاخود تورکی یان ئێرانین و بەشێکیشیان بەرهەمی ئەو گەڕیدانن کە سەردانی ئەمە ناوچەیان کردو بەشێکیشیان پەیوەستن بەو تارە ڕۆژنامەوانی یان ئەو ڕۆژنامە نووسانەی کە هاتوونەتە کوردستان واتە بە شێوەیەکی گشتی سەرجەمی ئەوانە بەرهەمی ئەوانن کە خۆیان کوردستانیان دیوە زۆر کەس ئێستا لە ئەوروپایە و بە دوای مێژووی گەلی کووردا عەوداڵە زانکۆی هەڵەبجە چۆن واکات ئەو بابەتانەی کە لە ناو کۆنفرانسەکەدا دەخرێتە ڕوو هەموو تاکێکی کورد دەستی پێ بگات چ کورد بێت چ غێر کورد بێت و بە زمانە جیاوازەکان ئێوە کارتان لەسەر کرۆ کە ئەم بەڵگەنامە و دۆکۆمنتانەی گەلی کورد لە ناو سایتەکەی خۆتان نەرشیف بکەن بۆەوەی کە دواتر هەچ کەس ویسی بەدەستی بخات طبعاً چەند کەناڵێکی هەیەەوە بۆ دەرخستنی ئەمە بەرهەمەی کە لێرە عەرزەکرێت کەناڵ یەکەمیان سایتی زانکۆیەوە هەروە سایتی گۆڤاری زانکۆی هەڵەبجەیە کە لەوێ دواتر توێژینەوە پەسەندکراوەکان ئەوانەی کە دووبارە بە فلتەراتەیە پەڕنەوە فلتەری زانستی لە گۆڤاری زانکۆی هەڵەبجە بڵاو بنەوە توێژەران و تەنانەت خەڵکی تری دەتوانن بە بێ پارە بە فری دەستیان بکەوێت کەناڵی تر ئێمە سایتی تایبەتمانەیە بە ئەرشیفی کورد ئەرشیفی جینۆسایدی هەڵەبجاوی کە پەیوەندی بەوە بێ بە تەنسیق و بە هەماهەنگی خرێتە ناو ئەو سایتەوە لەوێ بینرێت باسی تەورێکی زۆر گرنگە کرد ئەرشیفی جینۆسایدی گەلی کورد لە ناو بەڵگەنامەکانە کە لە ماوەی 2 ڕۆژەدا ئەخرێتە ڕوو
هیچ بابەتێک لەم چوارچێوە لە سەر جینۆسایدی گەلی کورد بە درێژایی مێژوو ئەمڕۆ لە چوارچەوەی پانێڵەکانە ئایش توێژینەوەگەی بخرێتە ڕوو توێژینەوەکان چەند تەوەرێک لە خۆگرن تەوەری سیاسیمان هەیە تەبان تەوەری ڕۆشنبیری هەیە تەوەری زمان و ئەدەبیات هەیە بەداخەوە بەشێکی زۆری مێژووی ئێمە بریتە لە مێژووی جینۆساید بە دڵنیاییەوە بەشێکیان تایبەتە بن بەوانەی کە تایبەتن بەو کوشتار و کۆمەڵکوژیانەی کە بەرامبەر بە کورد کراون بە تایبەتی لە وتاری ڕۆژنامەوانەکانە چکە زیاتر وتاری جەنگۆمانەیان گواستوێتەوە ئێمە بە دەرلەوە چەند مانگێک لەمەوە پێش کۆنفرانسێکی تایبەتمان هەبوو لەسەر جینۆسایدی کورد لەوێن 28 توێژینەوەمان پێشکەش کرا تایبەت بە جینۆسایدی کورد ئەگەر کۆتا پرسیاری من ئەمە بێت میوانەکان لەکەوە دێن و هەم ئەوانەی کە دەچنە سەرستەیش توێژینەوەکانی پێشکەشکەن ئەوانەشی کە لە دەرەوەی وڵاتن مەسەرن لە ئەوروپاوە توێژنەوەیان نردووە هەمووی دێنە هەڵەبجە لێرە لە ماوەی دوو ڕۆژە توێژنەوەکانیان لێرە پێشکەش دەکەن یاخود بە ئۆنلاین ئەوانە ڕەنگە بەشداری بکەن سەرجەم توێژینەوەکان لێرە ڕاستەوخۆ فەیس تو فەیس پێشکەشەکرێن توێژەرەکانمان لە پۆڵەندا و لە ئەڵمانیا و لە تورکیا و لە ئێرانەوە دێنە ئێرە و چەند حاڵەتی کشمان هەیە بەهۆی نەگونجانی کاتەوە پێیان نەکراوە بێن توێژینەوەکانیان لێرا بێنرێ دەسانخۆش بە دوکە کاروان بە هیوای کاری باشتر کاری زۆر باش بۆ گەلی کورد بۆ مێژوویە گەلە ستەمدیداوە ئەم گەلە خاوەن قوربانیە دیارە کۆنفرانسی زانستی زانکۆی هەڵەبجەیەکێکە لە کۆنفرانسە گرنگەکان وەکو میوانەکەش ماماژەی پێکرد کۆمەڵێ بەڵگەی زۆر باش لەسەر کورد و کوردستان لە ئەرشیف و بەڵگەنامە و دۆکومنتە نێودەوڵەتیەکانە لێرە دەخەنە ڕوو بۆ یەکەم جارە ئەمانە بخرێنە ڕوو لە هەمووشی خۆشتر یانی هەواڵێکی باشتر ئەوەیە هەر خوێنەرێک بیەوێت دەستی ڕابگات بە توێژینەوەکان ئەمان ڕاستەوخۆ دواتر لە سایتی زانکۆی هەڵەبجە توێژینەوەکان دادەنێن بە زمانە زیندوەکانی دنیا بۆ ئەوەی خەڵک زیاتر لەسەر ئەو مێژووە بخوێنێتەوە و زانیاری زیاتر کۆبکاتەوە لەسەر مێژووی گەلی کورد و زیاتر بۆ بەڵگەنامە و دۆکومنتانە ئاشنا بێت کە لەسەر گەلی کورد نووسراوە دیارە ئەمانەش هەمووی لە کۆتادا دەچێتە قاڵبێکەوە کە مێژووی ئێمە زیاتر دەوڵەمەند دەکات و مێژووی ئێمە زیاتر جوانەکانی دەخاتە ڕوو بەڵێ ئەمە زانێرەکان بوو تایبەت بە کۆنفرانسی زانکۆی هەڵەبجە تایبەت بە کورد و کوردستان لە بەڵگەنامە و دۆکومنتە نێودەوڵەتیەکاندا